لە بەردەوامی بانگەشەی هەڵبژاردنەکاندا مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە کادیران و ئەندامان و لایەنگران و خۆبەخشانی سنوورەکە هەڵمەتێکی بەرفراوانیان بۆ هەڵواسینی لافیتە و پۆستەرەکانی لیستی ١٠٤ و کاندیدەکانی ئەو لیستە ئەنجامدا. من خۆشحاڵم بەگو خۆبەخشێک ئەم شەو کاتژمێر 12 شەوە خەریک لافیتەکانین کۆمەڵی ئیسلامی کوردستانین کە لیستی ١04 کە ناسراوە بە لیستی پیاوە مەردەکە. بەنای خی گەورە میرەبان لە درێژەی بەردامبوومان لە هەڵواسینی پۆستەر و لافیتەکانی لیستی ژمارە ١04 کۆمەڵی ئیسلامی ئەم شەویش بە لێبڕاوانە و بە چەند تیمێک بەشداریمان کردووە ئینشاڵڵا. سوپاس بەخوای گەورە هەوڵمان داوە کەلار پرتەقاڵی پۆش بکەین. لە سەردا دەستپێکردنی هەڵبژاردنەوە مادونە ناسانە هەوڵمان داوە هەموو پۆستەر و لافیتەکانی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە ١04 هەڵواسین. ئینشاڵڵا داواکارین خەڵکیش دەنگ بە کاندیدا بەڕێزەکانی ئێمە بدات. وەکو مەڵبەندی گەرمیان لەگەڵم برابە ڕێزانە دەرچوین وەکو هەموو شەوانێک دەرەچین بۆ پۆستەرات و ڕسمی و کاندیدەکانمان لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لە ناو شاری کەلار دەستمان کرد بە داکوتانی پۆستەرات و ڕسم و داوا لە خەڵکی کوردستانەکەم هەموو دەنگ بدەنمە لیستی ١04 چونکە لیستێکە لە پێشا بینراوە کە خزمەتی خەڵکەکە و لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە بوو. هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردن و کارکردن بۆ سەرخستنی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵ لە ڕێی چەند تیمێکی تایبەت و شارەزاوە بەڕێوە دەچێت. ئێمە بەڕاستی دڵمان خۆشە سەرمان بەرزە بە هەڵواسینی فلێکسی حزبێک کە کۆمەڵی ئیسلامیە کە لە نێو خەڵک و جەماوەرە ناو ناوبانگێکی جوان و باشی هەیە و هەروەها کاندیدەکانمان کە بەڕاستی ئێستا بە خەڵکی دەستپاک و ئەمین و مرد ناسراون لە ناو خەڵکە بۆیە بۆ هەموو ئەو برایانەی کە لە تیمەکانی هەڵواسینی فلێکسا کارەکەن مای سەربەرزی خۆشحاڵیمانە. لە سەرەتای دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لە گەرمیان خەڵکێکی زۆری سنوورەکە بە شێوەی خۆبەخش سەرقاڵی هەڵواسینی پۆستەر و وێنەی کاندیدانی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامین و ئومێدی زۆریان بە کاندیدانی ئەو لیستەیە کە بتوانن داکۆکیکاری سەرسەختی گێڕانەوەی مافەڕەواکانی کورد بن لە بەغدا. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.